ولاتك هيا ناف كردستانه ولاتين ميا او دنافا سينوري چار ولاتان دا هاتيه پرچه کرن للجمع یک پرچه يعني كردستان سوري تركيا عراق وإيران تنيا كردستان هيا سورو دا ميان اجتماعي چيه تماشوان هجا اي رقيبه هل بستوان كرد دلدار نویساندیه زمان ما كردية لقالك زاراوين زمان ما هنا اوجي دولمندية زمان ما اگر كرد بي بيويست وان تشتان زاني بي هم بخوا زاني بي هم جي زاروكين خوا فير بكي پیام سربست پیام نيرا روداوية چويا ناوا خلقه جوان پرسا كردستاني دكا پرسا آلا كردستاني دكا پرسا سرودا اي رقيب دكا كابنيرن ميوانين وي چاوا برسويدتن اما نقشي عراق بله شو عراق هو؟ دايكا وطن اجتماعي شو كردستان حطنا أردن والله من سلم لو أنا دار ناسي كردستان زۆرم خۆشەوێت خەریتەی هەموو خاکی کوردستان دایک بە دەرزی و دەزوو و دوورمان بکێشێت لەسەر بێشکەی مناڵ هەر بە کوردستان بێتە گڕوگاڵ خاکێکمان هەیە بە ناوی کوردستان و کیانێکمان هەیە بە ناوی هەرێمی کوردستان زۆر جار لە تۆڕە کۆمەڵایەتیەکان باسی دەکەین بەڵام بزانین کە جیاوازی دەکرێت لە نێوانیان ڕۆژئاوا سووریایە ئەو سووریا ئەویش دیمەشقە پایتەختی وەزان دیمەشقە دیمەشق پایتەختی سووریا بەڵام ڕۆژاوای کوردستان شارە کوردیەکان هیچیان دەزانیت کام شارە؟ نا بەخوازانێن لەسەوەی نییە سرودی ئەی ڕقیب بۆ یەکەمین جار بە فەرمی لە کام پارچەی کوردستان بڵێ لێدرا لا پێما بە هەر لە مەهاباد بوو کینە ئەم گۆرانی زۆر بەنێو بڵانگە دەزانیت بڵێ هۆزانوانەکەی شاعیرەکەی کێ بووە؟ هۆزان سەرحەدا نا کات سەردانی پارچەکانی دیکەی کوردستانت نەوەڵای لەو هەولێرە دەرنەچوویە شوان پەروێر خەتگوێی لێگری زۆر هاوڕێشمە گۆرانی کینە ئەمی هەیە ئەوەی کێنە ئەم گۆرانیەکی زۆر بەنەو بڵانگە دەزانی کینەم ئەم گۆرانی دەزانیت هۆندراوەکەی ئیکەیە؟ نا بەخوای نازانمەوە سرودی ئەی ڕقیب بۆ یەکەمین جار دەزانن لە کام پارچەی کوردستان لێدرا؟ وەزەم لە کوردستانی عراق بوو ئیمام سەجەنابێت لا ڕۆژهەڵاتی کوردستان زەو کاتێک ئاڵای کوردستان لە کوماری کوردستان بەردەگرێت لە قازی محەممەدەوە لە مەهابادەوە لێوێن دەربەرزکرایەوە لێت بپرسم دەزانیت کوردستانی گەورە بەسەر چەند پارچەیە دابش بووە؟ 4 پارچە پارچەکان لەسەر ئەگەر ئەم نەخشێ بتوانین دیاری بکەین ئەویان ڕۆژ هەڵات ڕۆژ ئاوا ئەوە تورکیا سووریا ئێران ئوردن هیچ کەس سەردانی پارچەکانی دیکەی کوردستانتان کردووە؟ زۆر بۆی سلێمانی کەرکک مثلەن ڕانیا خەڵاتزێ مێژووی کۆنی کورد پڕن لە بیرەوەری هاوبەش بەڵام کەمیژلین ئەو ڕووداوانەی کە لە دوای 4 پارچەکردنی کوردستان بوونەتە سیمبۆڵ بە هاو بیرەوەری هاوبەش لە نێوماندا هەرێمی کوردستان کەوتۆتینە کام پارچەوە؟ ئەمە لای ڕۆژئاوایە ئارارات قوتابخانەی خوێندنگای ئاراراتمان هەیە لە سلەیمانی خنديتم بلام زناري مسترنيوان سرودی ئەی ڕقیب بۆ یەکەمین جار بە فەرمی لە کام پارچەی کوردستان لێدرا وایان زۆر ڕەنگە چوو بێتی شەم بەس نامەوێت جوابەشی هەڵە بدەم بە گوێرە کۆماری ئارارات بە گوێرە قسەکە دەبێت لە باکووری کوردستان بی ناوی هیچیەک لە شارە کوردیەکان بڵێ و شارانەی کە دەکەونە پارچەکانی دیکەی کوردستان دەزانی؟ ئورمیە لە ئێرانە ڕۆژ هەڵات ئورمیە و کرماشانە و دەباشانە و شارێکی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە لە مێشکتابێ ناوەکەی؟ زۆر حەزم لێ بڕۆم بۆ تارە